بۆچی باری شعر و ئەدەبت بەجێهێشتووە؟ بەجێم نەهێشتووە. ئێستا شعرەکان بە شێوێکی گشتی کۆم کردوونەتەوە لە بەرجێکی جوان و قەشەنگە ئەگەر چاپ بکرێن نزیکی 100 قسوور لاپەڕەیەکە شعری تازەشی تایەکە بڵاو نەکرێن. هەڵێ بواری سیاست نالەبارە ئەگەر مەشغوڵ بیتە هەر بە ئەدەب و علمی شەرعی بۆ جۆرەشتانە. بەڵام باری سیاستەکە مهمترە لەوەش کە ئەکرێ خۆی ئینسان سیاسی بێ و شاعریش بێ، چەکدار بێ و شاعریش بێ، احتیمام بەو جیهادەش بدا. بەڵام من حەزەکەم کاتکە ڕێبوار 250 من بزانی ئێمە گەر خۆی پەروەردگار لێمان قبوڵ کە ئەو پارەی کە کۆمان کردوتە و گەنجانی تەشجیعمان کردن لەسەر ئەو حرەکەتە جیهادیە و زوتنەوەی ئیسلامی کە ئێران و یەکێتی لەسەر ڕایان زبیر بەڵێ بەستا خۆی خواکردان بستە لە وەڵامی سێمی چاکرێوارە بوون کە باسی لەوە کردبار و زۆرفی سیاسەت و هانا لەبارە بۆچی ناگەڕێتەوە سەر شعر و ئانە واز لەو شتانەی پێشوو بهێنی. بەرحاڵە مە پێمان وایە برا بەڕێزەکەم لە ساڵی 92 تا 2002 ئەم غوربەتەی ئێستا بەسەر ئیسلامە هاتووە کوردایەتیوانانی کافر بە قەیفی خوان یاری بەم ئیسلاماتەن و مسلمانان بەعیزەت و ئیسلام زەلیلەکەن، ئیسلام پیرۆزی ئیسلام لاعبن. دەمەلەوە باوەڕێن لەو ساڵی 92 بۆ 2002 بە خوێنی خۆمانەوە گەنجە جوانانە نەمان هێشتووە ئەم غوربەتە بەسەر ئیسلامە. ئەمەشمان پێشتێکی زۆر گەورەتر بووە لە شعر و ئەدەب. شعر و ئەدەب بەڵێ زۆر مهمە و حەماسی خەڵکێک تشجيعك حماسا برزكاته بلام ما قلنا آية حديث ما قلنا قناعات كردنك بويت الجهاد مبدئي شيء أم دينه وهيش عزة إسلامتيكش لهيش شونك أنا من أقر توحيد جهادي لنا لهيش شونك الشيء التوحيد لشونك أبننا عزتها به الشيء الجهاد لشونك عزتك أبننا ولو سوفيك اشتيالي جهادك بلان ببيت توحيد الجهاد بأو عقيدة وجهاده ظهر مستحيلة أهل الإسلام بتوان عزة إخوان بطارك يعني مش أولا في أشخصتو أولويتش من داو بو أجناء منزانية هو ما تواني وكاتا كلية بوكين $50,000 من دابة شكلية كاتا $50,000 وكاتا من دابة معاديك شرعي وثاني بيكين $100,000 من دابة أشكال دروس كردن أما ثاني بيدين بكتاب شاكر نرى حال بلان إستاشمان إستاشي لقلبي هر كمان باشا $50,000 كمان دستوتو فعلا نربيدون بتشاكوهاش فشتبت بار ظروفي خوي هاي نكروا بروي بخيت آوا بكيت بتشاك داري ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێنکارەکانی مامۆستاکرێکار زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی